ماوەی نزیکەی 12 ساڵ بەردەوام لە چەندین شوێنی جیاواز و بۆ چەندین ڕاگەاندنی وەکو ئاژانسی هەواڵی ژنان ژنها، ئۆزگور پۆلتیکا، چراتیڤی کاری ڕۆژنامەنووسی کردو لە ساڵی 2014 لە دوای هێرشی چەتەکانی داعش بۆ سەر شەنگال ڕووی لە شەنگال کرد بە مەبەستی گەیاندنی ڕاستی تێکۆشان و بەرخۆدانی شەنگال لە دژی چەتەکانی داعش. ئەو ڕۆژنامەنووسە ژنە لە کاتی ڕووماڵکردنی شەڕی چەتەکانی داعشدا شەهید نەبوو، بەڵکو لە کاتی ڕووماڵکردنی هێرشی گروپێک چەکداری سەر بە هێزێکی کوردی کە ئەویش پارتی دیموکراتی کوردستانی عێراقا بە ئامانج گیرا و بە تایبەت لولەی تفەنگ ئاغاستەی سەری کرا و باخەستی بریندار کرا. پاش 19 ڕۆژ لە ململانێ لەگەڵ برینەکەیدا دوجار لە شەوی 22 مانگ نوژیان لە نەخۆشخانە ژیانی لەدەستدا و شەهید بوو. جیاواز لەوەی شەهیدبوونی ڕۆژنامەنووسان لە بەرەکانی جەنگدا زیادی کردووە، تیرۆرکردن، پێشێلکاری و فشاری سەر ڕۆژنامەنووسانیش لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە دەڤەری زەر تا دێ زیاد دەکات و حکوومەتی هەرێمیش بێدەنگی هەڵبژاردووە. بەناوی سەرجەم ڕۆژنامەنووسانی باشووری کوردستانەوە پرسە و سەرخۆشی و ماتەمینی و ڕەنگزەردی خۆمان دەرەبڕین بەوەی کە خاکی ئێمە ئەم باشوورە بوو بە زەویەکی بەپیت، خاکێکی زۆر بەپیت بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان، ئێتر ڕۆژنامەنووسی پارچەکانی کە بیا ڕۆژنامەنووسی باشووری کوردستان بێ کە ناوبەناو لە کۆڕێکی ئاواییە کۆ بینەوە چەند مانگێک جارێت یان ئەتوانم بڵێم چەند ڕۆژێک جارێ بەداخەوە ئەوە نەمان لەسەرەکە بڵێن نیگەرانین، ئەوە نەمان لەسەرەکە بڵێن پێمان ناخۆش، ئەوە نەمان لەسەرەکە بڵێن بەداخەوە و دڵنیابن کە نۆژیان نە یەکەم ڕۆژنامەنووسی تیرۆرکراوە لە هەرێمی کوردستانە و نە دوای ڕۆژنامەنووسیژە بێت و کاروانەکەش بەردەوامە بەداخەواڵێم بە کەسەرێکی زۆرەواڵێم. ئەمە شەشەمین ڕۆژنامەنووسە هەتاوەکو ئێستا کە بکوژەکەی ناوبزرە، بکوژەکەی ئەتوانم بڵێم دۆسیەی دادگا پشتگوێ خراون، یعنی سەردەشت و سۆران و شێخستار و وەداد و کاوە و ئەمە تا نۆژیانی شاتە سەر ئەوە قافڵەکە بەردەوامە. ئەوەی لەسەر ئێمەیە ڕووی دەمانەکەینە دەسەڵاتی دادوەری، ڕووی دەمانەکەینە دەسەڵات و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئەوە تا ئێستا ئەندام پەرلەمانەکان کە لێرەیە لەگەڵمان ئامادەن پیان ئەڵێن بەرگریمان لێ بکەن، پیان ئەڵێن لەمە زیاتر مەمان کوژن، لەمە زیاتر تیرۆرمان مەکەن.